وەکو گروپی شەوچرەی گەرمیان لە ناوچەی گەرمیانە شەوانی زستان بە کونجی خورما و بە کڵاوێن و بە محێفز و بە گۆرانی شەوانی زستان بەسەرە بین. ئامانجیشمانەوەیە کە بتوانین پەیوەندی کۆمەڵایەتی لە ناوچەی گەرمیاندا زیندوو ڕابگرین. زیاترەوەی مجلیسەکەی ئێمەی خۆش کردووە، یعنی دەمەتەقێ و قسەی خۆش و بەسەراتی کۆمەڵایەتی و گۆرانی و بەزمی گەڕیان و ئیتر ئاو یاریە کوردەواریانەیە کە کاتی خۆی باو باپیرانمان کردوێتی. چۆنێتی دروستکردنی کونجی خورما سەرەتا کونجەکە ئەبرژێنین، جوان ئەیبرژێنین، دوای ئەیکەینە دنگەکە، کردمان دنگەکە ئەیکوتین تا تەواو نەرمەیۆک و ئاردی پێێت تەواو ئاو ڕۆناوەداتوە، دوای خورماکەی تیەکەین، خورماکە بەنوەرە هەڵەسین تەکەم برادرانە بەنوەرە ئەیکوتین تا تەواو یەکە گرێ یەکی گرت ڕۆناوەداتوە کە ڕۆناویدا ئەو کاتێتە کونجی خورما. ئێمە وەکو هونەرمەندانی میلی گەرمیان لەگەڵم پیاوە بەڕێزانەیە بە گۆرانی و بە خۆشی بە شادی لەگەڵانە بەشدارە بین. زیاتری گۆرانی وتنەکانی ئێمە بە دەف و بەبێ مۆسیقایە لێراکە و هەروەها ئامانجمان ئەوەیە کە دڵی هاوڕەکانمان خۆشکەین، دڵی خەڵکی خۆشکەین. بەنەوەکانی تازەی ئێمە ئەوە پیان پیشام دەی کە وەخت خۆی باو باپیرانمان ئەمەیانەکرێت بۆ شەوانی زستان، بەڵام وەکو ئیسا تەکنۆلۆژیا نەبووە هەسانە بەمە شەوانی زستان زیندوو کردێتەوە بەکردنی کونج و خورما و بە کڵاوێن و بە محێفز و بە گۆرانی وتن و شەوچەرەکە لە گەرمیانە ئەم کۆمەڵە گەنجە خڕبنەوە پێخۆشحاڵین کە لەم شەوچەرە هەمومان پێکەوە بە هیوایەکی بە ئاواتێکی خۆش لەم گەرمیانە هەمومان پێکەوە لێرە لەم شەوەدا بتوانین شەوێکی خۆش بەسەربەرین. گروپی شەوچرەی گەرمیان 3 ساڵ ئەم گروپەمان دروست کردووە، گروپ چاتێکمان داناوە ئەم کەسانەشە کە تێن بۆ نمونە بەرنامەیە شتێک بێ نامەیەکیان بۆ نووسین کشی ئاگادارەکەوێت و پێشیان ئەڵێن ئەم شتە بۆ کەلتوری کۆنی کوردەواریە جلی کوردی و جلی ڕەسەن لەبەر بکەن. هونەرمەندی میلی ناوچەی گەرمیان خۆمان زۆر لە هونەرمەندەکانمان تەکایە و ئێمە ئینەکانمان بە تیپ و مۆزیقا و بە ئالەتەکان تر ناڕۆدەڕێ، زۆری گۆرانەکانمان بەزمی چەپڵە و هۆرە و میلیەکانی ناوچەی گەرمیانە. دەنگی نازداران دڵەگیان نایە